ئەمڕۆ 8 ساڵ تێدەپەڕێت بە سەر فەرمانی چوونی هێزەکانی پێشمەرگە بۆ ڕۆژاوای کوردستان و ڕزگارکردنی کۆبانی لە دەستی چەکدارانی داعش و بڕیارە کە باڵانسی شەڕی لە ڕۆژاوای کوردستان گۆڕی وەتوانی بە یارمەتی پێشمەرگە کۆبانی بە یەکجاری ڕزگار بکرێت. ئەم فەرمانە تا چەندە گرنگ بوو بۆ پشتیوانیکردنی هەرێمی کوردستان لە بەشەکانی دیکەی کوردستان بە تایبەتی فەرمانەکەی سەرۆکبارزانی کە لە پەرلەمانی کوردستان لە 22 هەمان مانگ پەسەند کرا و دواتر هێزەکانی پێشمەرگە ڕەوانەی ڕۆژاوای کوردستان کران. زیاتر قسە دەکەم سەبارەت بە ئەم بابەتانە لەگەڵ میوانەکەم لە ستودیۆ لەگەڵمە بەڕێز فەرحان جەوهەر ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان زۆر بەخێر بێت. ئەوەی کە باڵانسی شەڕی لە ڕۆژاوای کوردستان لە ساڵی 2014 گۆڕی چوونی هێزەکانی پێشمەرگە بوو بە فەرمانی سەرۆکبارزانی بۆ ڕۆژاوای کوردستان و بۆ کۆبانی پێتان وایمە تا چەندە گرنگ بوو لە ڕووی گۆڕینی باڵانسی هێز بە تایبەتی باڵانسی شەڕی دژی تێرۆر. بەڕاستی ئەم فەرمانەی جەنابی سەرۆکبارزانی بۆ ناردنی پێشمەرگە بۆ کۆبانی و یارمەتیدانی خەڵکی ڕۆژئاوا و چەکدارەکانی ڕۆژئاوا بۆ نەکەتنی کۆبانێ بەدەستی داعشدا بەڕاستی بڕیارێکی زۆر مێژووییە. ینی لەم بارودۆخەدا کە سەلمێنەری ئەوەیە کە بەڵێ ئێرە ئەگەر زروف و بار لە باربی بەڕاستی پارێزەری هەموو گەلی کوردستانە لەسەر لە هەموو پارچەکانی کوردستاندا. بۆیە ئەم بڕیارە دووبارە بوونەوەیەکی مێژووی کۆنی هەم پارتی دیموکراتی کوردستان بە سەرکردایەتی مەلا مستەفای بارزانی کاتی خۆی کە هێزی نارد بۆ پشتیوانیکردن لە شۆڕشی کۆماری مەهاباد لە ڕۆژهەڵاتدا هەمان دووبارە بوونەوەیەکی زۆر گرنگ بوو ئەم جارە بۆ پارچەیەکی ترکە ڕۆژئاوایە کە سەرۆک بارزانی فەرمانی کرد کە پێشمەرگە بچێتن بۆ پاراستنی براکانیان لە ڕۆژئاوا. بۆیە ئەم بڕیار و فەرمانە ئەوەندە گرنگ و سەدایەکی زۆر نێودەوڵەتی و هەرێمایەتیشی هەبوو تاوای لێ هات. خۆتان ئەزانن لە وڵاتانی دەوروبەر و وڵاتانی عەرەبیش زۆر وڵاتی عەرەبی کە تاکو ئێستا زۆر بە قسە بەرگری لە فەڵەستینی و شۆڕشی فەڵەستینیەکان دەکەن نەیانتوانیە بەو شێوەی وەکو کە هەرێمی کوردستان و سەرۆک بارزانی کردی ئەم هاوکاریە بۆ گەلی خۆیان بکەن کە زۆر توانادارتر و دەوڵەتن و چەندین دەوڵەتشون نەیانتوانیە بەم شێوەیە یارمەتی فەڵەستینیەکان بدە. زۆر جار ئەمە بە شێوەی تەعن لە خۆیان بەکاریان هێنایتەوە کە تاکو ئێستا ماوەندە دەوڵەتێن ئەمەمان پێ نەکراوە کەچی هەرێمی کوردستان بەم بارودۆخەوە کە لە کاتی شەڕیشدا هێرشی کراوەتە سەر کەچی ئەبینی لەم کاتە بارودۆخی خۆی ناخۆشەی خۆی تێدایە فەرمان ئەکات سەرۆکەکەی فەرمان ئەکا کە بەوەی پێشمەرگە بنێرێت بۆ هانی براکانی لە کۆبانی. ئەو بڕیارە لە گەرمەی هاتنی داعش بوو ئەو کاتە شڵەژانێک بە هەموو دنیاوە دیار بوو لە بەرەوەی بەو شێوازە هێرشکردنەی داعش نامۆ بوو لە کاتێکدا کایتر هێرشەکان بەرفراوانتر بوون هەرێمی کوردستانیشی گرتەوە. بەڵام لەو کاتەدا چەندە گرنگ بوو بۆی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە چاوێکی دیکە سەیری پێشمەرگە بکات. هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش بەشێکی لە هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستان پێک دەهاتن. ئایا ئەمە کاریگەرە سەر ئەو بڕیارانەدا هەبوو؟ بەڵێ بە تەکید ینی ئیدی تەماشاکردنی پێشمەرگە وەکو ببووە بەڕاستی سێمبولی پاراستنی ئازادی و لە جیاتی هەموو ئازادی خوازانی جیهان شەڕی تیرۆریست و تاریکی دەکرد. ئەمە معلوم بوو بە خۆتان دەتاندیت ئەو کاتە کە بەڵێ چەندین جار هاوپەیمانەکان گوتیان بەڵێ پێشمەرگە لە جیاتی جیهان شەڕ دەکات لە جیانی جیهانی ئازاد شەڕ دژی تیرۆریستان دەکاتن. پێشمەرگە سەرباری ئەوەی لە ناوخۆیدا لێرە تووشی هێرشی گەورە ببەوە سەرباری ئەوەی بارودۆخی دارایی زۆر خراپ بوو لەسەر ئەوەش ڕاکە بەڵێ ئەم ڕوحەی تێدا بوو کە بچیتن بەڵێ لەوێش ڕۆژئاوا و خەڵکی ڕۆژئاوا و شاری کۆبانێ بپارێزیت و نەهێر بکەوتە دەستی تیرۆریستانی داعش. لەبەرەوەی کۆبانی بەڕاستی ئەگەر پێشمەرگە هاوکاری نەکرد با لەو کاتەدا نەگەیشت با یارمەتیدانی بە تەکید ئەکەوتە دەستی تیرۆریستانی داعش. بۆیە بارودۆخێکی لەو بارودۆخەدا کە بەو شێوەیە بڕیارە درا بڕیارێکی زۆر مێژووی بوو. هەروەها جگە لە بارودۆخی ئیقلیمی کە زۆر ئاڵۆز بوو هەروەها ئەم پەیوەندیکردنە لەگەڵ تورکیا و ڕازیکردنی وان پێشمەرگە بە خاکی تورکیا بچێتە پاراستنی ڕۆڵەکانی خۆی لە ڕۆژئاوا لە سووریا گرنگە زۆر گرنگ بوو. بەڕاستی ئەمە پێویستی بە هەم بە دیبلۆماسیەکی گەورە بوو پێویستی بە پشتیوانیەکی نێودەوڵەتی و ڕازیکردنی هاوپەیمانی نێودەوڵەتی هەبوو کە ئەوانیش ڕازی بوون لەسەر ئەم بڕیارەی جەنابی سەرۆک کە هێز بنێرێ بۆ
پاڵپشتیکردن لە شتێکدارانی ڕۆژئاوا بۆ پاراستنی جگە ئەم کۆبانی. بڕیارە جگە لە ڕووی دیبلۆماسی و سیاسیەکەیەوە ڕوویەکی نیشتیمانی و نەتەوەیشی هەیە وەکو لە مێژوو دابینی ومانە بەردەوام ئەم هەوڵانە دووبارە کراونەتەوە بە پاڵپشتی لە پارچێکی دیکەی کوردستان. ئەمە تا چەندە کاریگەر بوو لەسەرەوەی کە تا ئێستاشی لەگەڵ دابێت کە بەشەکانی دیکەی کوردستان ئازاد نەکراون چاویان لە هەرێمی کوردستان بێت و ئەو پاڵپشتیانە بە هیوایەک بۆ خۆیان بزانن بۆ کاڵبوونەوەی ئۆسنورانی کە ئێستا لە نێوان بەشەکانی دیکەی کوردستان هەر ئەوەیە کە بینی هەرێمی کوردستان بەڕاستی ڕوبەڕووی کێشەی گەورە ئەبێتەوە لەم ماوەیەدا لە منتەقەیەدا لەلایەن دەوڵەتانی هەرێمیەوە کە زۆر جار لە ڕووی میدیاییەوە لە ڕووی لێدان بە فڕۆکە و تۆپ و تانکەوە بە پیلانی ناوخۆییەوە هەموو ئەمانە ئەوەیە کە بەڵێ هەرێمی کوردستان وەک بوتە قوڵاییەکی استراتیجی بۆ پارچەکانی تری هەرێمی کوردستان بۆ هەموو پارچەکان بوتە قوڵایەکی استراتیژی بۆیە ئەم قوڵای استراتیژیە وای کردووە کە نەیارانی گەلی کوردستان لە هەموو پارچەکاندا یان لە هەر شوێنێک بن تەرکیز بخەنە سەر ئەم هەرێمە لەم هەرێمەشدا تەرکیز بخەنە سەر پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی کە هەمیشە بە ئەنواع جۆر بە زۆر جۆر دژایەتی هەرێم دەکرێت نەک هەندێک جار دژایەتی ڕاستەوخۆیە هەندێک جار پیلاندانانە لە ڕووی میدیایە لە ڕووی تەوجیهکردنی سوشیال میدیا لە ناوخۆ بۆ لێدان لە پێگەی جەنابی سەرۆک بارزانی یان لەم بارودۆخی هەرێمدا یان لە حکوومەتی هەرێمی کوردستاندا یان کێشە دروستکردن لە بەغدا بۆ هەرێمی کوردستان خۆتانە بینن هەموو ئەو کێشانەی کە لە بەغدا زۆر جار ڕوبەڕۆی هەرێمی کوردستان بوونەتەوە دروستکراون بۆ هەرێمی کوردستان بەهۆی ئەو قوڵای استراتیژیی کە هەرێمی کوردستان هەیتی بۆ پارچەکانی تری کوردستان. بەڕێز فەرحان جەوهەر ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان زۆر سپاس لە ئاستودیۆی کوردستان 24 لەگەڵمان بووی.